سڵاتان لێبێت بەیانیتان باش بەیانیتان پڕ لە جوانی و لە شادی و لە خۆشی بەهاری بەیانیەکی پڕ لە هیوای جوان بۆ هەموو لایەکتان. ئەمڕۆ وەک دەبینن جلوبەرگی کوردین پۆشیوە چونکە وەک دەزانن دەی سێی هەموو ساڵێک ڕۆژی پۆشینی جلوبەرگی کوردیە بۆ هیوایی کە میلەتی کورد و نەتەوەی کورد لە هەموو شوێنێت چۆن دەڵێن سەربڵندە و سەربەرزە بە هەمان شێوە کولتورەکەی و بە هەمان شێوە ئەو شتانی کە پەیوەندی بە کوردەوە هەیە ئیتر هەر لە جلوبەرگەکەیەوە هەر لە بەرخودانی کە کردوێتی هەر لە ئەو ژیانە پڕ لە مەینەتی کە هێنایەتی بە سەربەرزی بەڕێ کردووە تا ئێستاش هەر بەردەوام و بەردەوام بمێنێت یەکێک لە سمبولەکانی جوانی نەتەوەی کورد جلوبەرگی کوردیە. هەموو ساڵێک لە دەی سێ ئەم یادە بەرزڕادەگیرێت و هەموو کوردان کوردی زمانان لە هەر شوێنێکی دنیان دەتوانن لەم ڕۆژە شانازی بە نەتەوەکەیان بکەن بە کولتور و بە جلوبەرگی خۆیانەوە بکەن. ئەم ڕۆژتەوەری بەرنامەکەمان سەبارەت بە جلی کوردی و ئەم ڕۆژە دەبێت بۆی هیوادارم ڕۆژێکی پڕ لە شادی پڕ لە جوانی وەکوتم ڕۆژێکی بەهاری جوانتان هەبێت. ئێستاش وەک دەزانن ئێمە لەگەڵ تەوەری سەرەکی بەرنامەکەمان بێگومان بڕگە و بابەتی دیکەمان هەیە. سەرەتای لەکەم بڕگەمانەوە دەست پێ دەکەین کە بڕگەی سیاسەتە و لە کورتێک لە هاوڵەکان دەست پێ دەکەین. ئەمڕۆ لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. بڕیارە ئەمڕۆ لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان کۆ ببێتەوە راپۆرتی وەزارەتەکانی تەندروستی، پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی تاوتێ بکات. هەروەها لە کۆبوونەوەکەدا بڕیار بوو ڕێنمایی لەبارەی خۆپارێزی لە کۆرۆنا دەدرێت. پەرلەمانی ئەوروپا سپاس و دەستخۆشی لە خەڵک و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق دەکات کە بە سەرکەوتووی لە ئاستێکی بەرزی پێشوازیان لە قەداسەتی پاپا فرانسیس کردووە. دۆمینێک ڕۆز دێڤاسا سەرۆکی کاربەڕێکەری لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی پەرلەمانی ئەوروپا لەگەڵ عێراق ڕایگەن. سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق دەکەم بۆ ئەو پێشوازیە گەرمەی لە قەداسەتی پاپا فرانسیس کرا لە ماوەی مانەوەی لە هەرێمی کوردستان و عێراق. ئاماژە بەوەش دەکات ئامادەکاری و هاوکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بوونە هۆی سەرکەوتنی سەردانە مێژوویەکەی قەداسەتی پاپا. سەرۆکوەزیرانی عێراق ڕای دەگەێنێت گفتوگۆی نیشتیمانی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا چارەسەر دەکات. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ڕای دەگەێنێت بیرۆکەی گفتوگۆی نیشتیمانی دەتوانێت بەشدار بێت لە چارەسەرکردنی تەواوی کێشەکان لە نێوان حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستان. کازمی جەختیشی لە گرنگی ڕاگەیاندنی بنەمای گفتوگۆی نیشتیمانی کردەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان لە پێناو عێراق. ناتۆ ڕەتی دەکاتەوە ڕۆڵی هێزەکانی ئەمریکا لە عێراق بگێڕێت. پێر ئۆلسن فەرماندەی نێردەی هێزەکانی هاوپەیمانی باکووری ئەتڵەسی لە عێراق ڕایگەاند ناتۆ لەسەر مەشق و ڕاهێنان بە هێزەکانی عێراق بەردەوام دەبێت بەڵام ڕۆڵی هێزەکانی ئەمریکا ناگەڕێت. هەروەها گوتی قاسم ئاعرەجی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق بە فەرمی داوای زیادکردنی هێزەکانی ناتۆی کردووە و ئۆلسن گوتی 300 سەربازی ناتۆ لە عێراق هەیە و هێزێکی شەڕ کرد نین و هیچ زانیاریەکیشی بە هێزەکانی عێراق نەداوە لەبارەی چەکدارانی داعش. دوو سەگەکەی بایدن لە کۆشکی سپی دوورخرانەوە. سەرچاوەیەک لە کۆشکی سپی بە CNN ڕاگەاندووە دوو سەگەکەی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بە ناوەکانی شامپ و میجەر لە کۆشکی سپیەوە بۆ ماڵی تایبەتی بایدن لە دیلاوەر گواستراونەتەوە. سەرچاوەکە ئاماژەی بۆش کردووە هۆکاری گواستنەوەی سەگەکان شەڕانگێزی بووە و سەگە بچووکەکە بەردەوام دەوەڕێت و پەلاماری ئەفسەرێکی کۆشکی سپی داوە. دەشڵێت لە کاتی هێنانی ئەو سەگانە بۆ ناو کۆشکی سپی تا ئێستا گازیان لە چەند کارمەندێک گرتووە و ئازاریان داون. کۆتاییمان بە کورتەی هەواڵەکان هێنا باچینە ناو بڕگەکانی دیکە. بەڵێ
هەروەک دەزانن خانمانی کورد بێگومان هەمیشە دەستڕەنگی بوونە لە هەموو شوێنێک جێپەنجەیان دیار بووە چ لە ڕستن و چنین بێت لە خواردن لێنان بێت یاخود کاری دەستی بێت جا لێرە ژمارەی خانمی سلێمانی بە هاوبەشی سندیکای ڕستن و چنینی بەرهەمی کارە دەستیەکان نمایشیان کردووە وە کوڕانیش بۆ نمایشکردنی بەرهەمەکانیان هاوکاریان بوون و هەموو بەرهەمەکانیشی هی ئەو گروپە با بڵێن نمایش کراون و بەرهەمی دەستی ئەو خانمانە بوونە کە خۆیان کاریان تدا کردووە ئێمەش لە راپۆرتێکە بۆ ئێوە ئامادەمان کردو بۆی کە بەرهەمەکانیان ببینی دێکەوە. هەمووی پێکاتۆ لە بابەتی زەنگیانە و پولەکە و نەقێم و میری و هەموو بابەتێکی تێکاتیا بەکارێن هەندێک کات ئەکسسواراتی تیا بەکارێنی بۆیە شتەکەمان سەرنجڕاکێش و جوان بێت هەندێک کات بابەتی مناڵان وەک تەبیعانە و ئاسا لە کراسی کوردیین پولەکە بە پولەکە ئەیچنی شتەکە سەرنجڕاکێش و جوانترە دەرەکەوێت. ئامانجەکەی لەوەیە هەم فرۆشی بێ هەم شتی خۆماڵیمان شتی ناوخۆیمان بەرهەمی ناوخۆیمان هەبێ یعنی چاو لەوە نەکەین هەمیشە ئێمە بیلەوە بکەین و لە وڵاتان و لە دراوسەکانەوە شتەکان بەرهەم بێنێ بۆ ئێرە ویستومانە شتەکان شتی خۆماڵی بن بۆ خۆمان بێ ئامانجەکە لەوە بوو کە شتی ناوخۆی هەم سوودێکی قازانجێکی خۆیان ئەبێ هەم سوودی قازانجێکی بۆ شارەکەمان ئەبێ. بەڵێ ئەمڕۆ ڕۆژی خۆشی و شادیە چونکە ئەم جلە کوردیەی کە ئێمە پۆشیمانە جلێکە کە هەمیشە بێ پێوەی سەربەرز بین جلی نەتەوەیی ئێمەیە لە هەموو شوێنێکی دنیا لە هەر سوچێکی دنیا جلێک کوردی بپۆشی دەزانن تۆ کوردی زمانی تو بە کوردی قسە دەکەیت و نەتەوەی کوردیشی جاجل و بەرگی کوردی مەجنیە هەموو یەک شێوە بێت بۆیە لە هەر بەشێک لە کوردستان شێوازێکی جلوبەرگی کوردی دەپۆشێت جا ئەمەش دەستکراوەیی بۆ دیزاینەرەکان دروست کردووە بۆی کە دایمەن لە دروستکردنی بیرۆکەی نەبن بۆی کە بتوانن جلی کوردی بەرەو ناو نەتەوەکانی دیکەش بەرن دەتوانن سوود لە ئەو شێوازانە وەربگرن کە لە پارچەکانی کوردستان هەن بۆیە دیزاینەرێکمان لەگەڵدایە ئێستا بەڵام بە جیاواز لە جلوبەرگی خانمان ئەم جارە دیزاینەری جلوبەرگی پیاوانمان لەگەڵدایە کە بە تایبەت بۆ جلوبەرگی کوردی کە ئەمیر ئەرسەلان دیزاینەر و بەرگدورە لەگەڵمان ئەم بەیانیە بەخێر هاتی بژی سپاس ڕۆژ ڕۆژی خۆتە وانێ ڕۆژ ڕۆژی پیشەکەی تۆیە ئەمڕۆ بەخێر هاتی کاگەمیر جارە با بزانم پێش هەموو شتێک دیزاینەری لە فەنەوە دێت لە هوەرەوە دێت لە خوڵقێکەوە دێت کابێ هەت بێ هەستێکەوە هەت بێ باگراوندێکت هەبووە یاخود هەر حەزت کردووە دیزاینەری جلوبەرگی کوردی بێت چۆن بووە ئاوها بوو ڕۆژی جلی کوردی پیرۆز دەکەم لە هەموو کوردێکی بە شەرەف هیوادارم ئەو ڕۆژە هەر بەرز ڕابگیرێت و هیوادارم هەر ئەو ڕۆژە نەبێ خەڵک جلی کوردی لەبەرکە بەڵکو بکاتە پیشەی ڕۆژانە بتوانین جلی کوردی لەبەر بکە بۆ ئەوەی جلەکە هەر بە بەرزی بمێنێ سەرەتا دیزاینکردنەکەی لە 2010 دەستم پێ کرد خەڵکەچی زۆر هەبوو گەنجەکان جلی کوردیان لەبەر نەدەکرد ڕاستی دەیان گوت جلی پیرەمێردانە لەبەر ناکەین ئێمە ئیتر منیش ئەو خوڵقەم بۆ دروست بووتم دەبی خەڵکەچی زۆر بتوانین جلی کوردی لەبەرکە وەرحاصل لەو کاتە فکری دیزاینم بۆ هات چەند گۆڕانکاریەکی سەرەتاییم کرد لە جلی کوردی کەم جار
قاتە چشیم بوو داوی سپیم تێکرد و هەندێک نەخششتم واتە دەستکاری ئەو جلوبەرگەی خۆمانت کردووە کە هەر هەمان بۆ لەسەر شێوازە کۆنەکەی خۆی بەڵام کللتورم نەشێواندوە هەر لەسەر کللتوری خۆی ڕۆیشتووە ئیدی وەڵ حاصل کاردانەوەی باشە و لە ناو گەنجان خەڵکەی زۆر پێی جوان بوو زیاتر تەشجیع بووم زیاتر هەندرام کە زیاتر گۆڕانکاری بکەم لە سجلی کوردی ئێستا ئەم مانکێنەی کە هێناوتە شێوازی نوێی جلوبەرگی کوردیە وانە بەسەمە سەرەوەیەتی ئەم شێوازە وەکو نیوەی ڕانکە و چۆغەیە سەرەوە وانە لەلایەکەوە وەکو چاکەت قۆبچەی هەیە ئەم مۆدلە ناوی چییە چۆن لە بۆ چ مناسبەتێ لەبەرەکرێت بۆ هەموو مناسبەتەکانەیان تایبەت تا تازە کەس لەبەری کردووە بعد کەمێ باسی ئەومان بۆ بکەن هەروەک چۆن ئێمە داهێنانمان کردو لە مۆدل و ئەوشتانە باوکم و مامم مۆدل نێچریان بەرهەمهێنا کاتی خۆی منیش ئەو مۆدلە نوێم بەرهەمهێنا بۆ گەنجان زیاتر هەر بە ناوی ئەمیری بە ناوی خۆتەوە زاوا زیاتر دەتوانی لەبەر بکە بۆ زاوایە ئەگەر بتوانی ڕەنگەکانی بگۆڕی سەرگیرفانەکانی لێخوریاکە گەر سادەش بێ دەتوانی بۆ ژیانی ڕۆژانەش کابرا لەبەر بکاتن هەر کەسێک بی ئەگەر ڕەنگەکەی سادە بێ و خەتیتیانە بەڵێ دەتوانێت سادە بێ هیچ گۆڕانکارێکی نوێ میساڵەن ئەو سەرگیرفانی لە ڕەنجی خۆی بێ یەخەکەش هەر ڕەنجی خۆی بێ دەتوانی بۆ ڕۆژانە لەبەر بکە زۆر باشە کاگە میر تۆ دیزاینەری زۆر لە دیزاینەرەکان کاتێکە جلوبەرگێک دیزاینەکەن بێگومان بیرۆکەی تازە ئەهێنن هەندێکیشیان هەیە ڕیسایکڵی ئەو جلانەکەن کە چەندین ساڵەیە چەند ساڵێکە لە ناو کەنتۆرەکان ماونەتەوە تۆ ڕیسایکڵی جلوبەرگی کوردی خۆشت ئەەکەیت یاخود هەر ئەبێ بیرۆکێکی نوێت بۆ بێت ئەو کاتە دروستیەکەیت دەربارە ڕیسایکڵەکە ئێمە لە بەقالبکردنەکە ڕیسایکل دەکەین کە بتوانین لەبەر ئەو شخصە بە قالب ڕاوەستی جلەکە کاتی خۆی علم ئاها پێش نەکەت وەکو ئێستا لەسەر جلک ئێستا کە ئێمە متابعەتی باش دەکەین لەسەر چاکەت پوانتۆر ئێستا جلک دەبی وەکو چاکەت پوانتۆر لەبەر ڕاوەستیتن لەگەڵ دانیشی هەستەوە زۆر کەسێک کە دەمێ ئەو نقطە بەرچاوڕوومی بۆ هەموو ئەو کەسانی کە جلی کوردی لەبەر دەکەن زۆر کەسێ جلی کوردی لەبەر دەکات یاخی ئەو هەدەستە پاش ئەوە دای بە کێشەیە حەزناکە بچێتە دواوە یان هەیە ڕادەوەستی ڕسمی دەگری ئێرانە ڕادە چێشی بۆ ئەوەی جلەکەی جوان ڕاوەستیتن زۆر باش ئەوە بە قالبکردنی پێ دەڵێن ینی شتەکەمان هەمووەکو هەندەسە لێ کردیە زۆر باشە ئەویش بە هاوکاری مام و باوکم ئێمە لە کۆنەوە هەر ئەفشتانەمان کردووە زۆر چاکە ئەوە سە چەند فۆتۆیەکە لە کاری جلوبەرگی تۆ کە دیزاینت کردو نمایشکرا ئەو یەکێک لە وێنەکان ئەگەر هاوکارانم لێرە یارمەتیم بن ئەمە یەکە لەبەر ئەوەیە باشە وێنەیەک هەبوو کە گۆچانێکی بەدەستەوە بوو کەسێک پێم بڵیت مەبەست لەو گۆچان بەدەست بوونە چییە؟ چی ئەگەێنێت؟ ئەگەر وێنەکان بێنەوە زیاتر زۆر کەس هەیە جلی کوردی لەبەر ناکە دەڵێ پشتێنەکەی زەحاجە زۆر تااقەتی دێت تا جلی کوردی لەبەرکایان پشتێن دەتوانانی هەر ئێلە و شەڵوار لەبەرکە بۆ ئەوی کللتورەکە هەر بمێنێتن زۆر جارە لەگەڵ بۆ سەفرە زیاتر دەتوانانی کابرا دەستە سەفرە گەشت و گوزارێکەکە گۆچانەکەت لەگەڵاداناوە کە ڕەمزی جلوبەرگی کوردیە لەگەڵیا پیاوانی بە تەمەنی ئەمە گۆچانیان بەدەستەوە بۆ بە کەژ و کێوا سەرکەوتون یارمەتی دەریان بووە کە بۆ سەرکەون جا جلوبەرگی کوردی لە خانمانە بۆ نمون ناوی جیاوازی هەیە ئەمە کەوایە و سەڵتەیە و چەفتەیە وانە لە پیاوانە ئەم ساڵ ئەتوانین بڵین کام جۆرە مۆدێلە وە زیاتر لەبەرەکرێت بۆ نمونە ستارخانی هەیە چوزانم ڕانکۆچۆ مرادخانی ڕانکۆچۆ ئەی فەرەنجی ئەوانە بۆ چ کاتێک ئەکرێت و ئێستا دیزایانی چ شتێک زۆر باوە لەوانەی کە باسمان کرد بەخۆی ئەو مرادخانیان ستارخانی ئەوانە زیاتر پیاوە تەمەنەکان لەبەریان دەکریان مناسبەیە کە با لەبەری دەکردەوە ئێستا کە لە ژیانی ڕۆژانە زۆر کەسێ لەبەر دەکە مۆدل سەرۆکی هەیە مۆدل کاگنێچیری هەیە یان ئەو مۆدیلێ زاوا زیاتر لەبەری دەکەن هەر ئەوانە زیاتر ڕۆژانە بەکاردێتن ئێستا بۆ ئەم ساڵ مۆدلێکی تایبەت نیە بڵێ ئەم ساڵ قاتی شاڵی کوردی باوە شتێکی وانە ئەم ساڵەکە زیاتر ئەوە باوە ینی ئەوە کە عەرزم کرد یەکەم جار خەڵکەکی زۆر داوای کرد و تەڵەبێتی زۆری هەبوو لەسەری زۆر باشە کاگە میر ئێمە زۆر کێشەمان هەیە لەگەڵ سین هەموو شتێکی لە جلوبەرگ لێمان شێوانەوە هەموو شتێکی سڵینی هەیە هات دەستی خسە ناو جلوبەرگی کوردیشەوە بە چیە بزانین چ جلوبەرگێکی کوردی بە تەواوەتی ڕەسەنایەتی پێوە دیارە
وا کامەشی کوالەتی نییە و ئەمە جلوبەرگێکی باش نییە کە لەبەرکرێت. بەخۆی ئەو کەسێک کە دەچی بەڕادان دەداتن یعنی هەر ئەوەندەی لێ دەزانی میسالەن شتێک دەباتن کاکە ئەوم لە بۆ دروستکە ناتانی وەکو ئێمە بتوانانی فول کوالەتی دروست بکاتن هی خۆمان کە بە خۆت دەکەی فول کوالەتیە یان یابانبی سینبی ئەمریکابی ناتوانانی وەکو ئەبێت چەند ئێوەی دیزاینەر بۆ دیزاینە سینیانە تووڕە ببن زۆر جار دەیشەوێنن چکە بە قالب ڕاناوەستی جلک وایە کە جلک بە قالب ڕانەوەستا لەبەرێت ئەوە حیساب کە شێوا جلەکە زۆر چاکە بەسیوت کە دوتت کێشە ئەوەیە کە لێرە ڕێک ناوەستێت بەرز دەبێتەوە ئەوە چۆنەڵ چارەسەرەکەی چییە ئیلا بە شێوەی قالب باست کرد لە بەری کەسەکە قیاسی بۆ بگیرێت یان چارەسەرێکی هەیە تازە کڕاوە تا ئێستادێ نا چارەسەری دەبێت بەس ئێمە کە بۆ کابرا ئەو شخصی تەلامان کە جلی بۆ دە دووریان بۆی دەبڕین نایڵێن ئەو بگاتە ئەو کێشەیە حاڵەتان بەڵێت کە هەمووی هەندەسەیە یعنی ئێرە چەند دادنەی فلان شوێن چەند دادنەی ئێستا بڵێن کەشف چۆنەڵە بەڵێن سڕی مهنەیە تەمەەن درێژ بنیاخوا ئێوە جلوبەرگی هەموو ناوچەکانی کوردستان دیزاینەکەن یاخود تایبەتەوە کەسا باست کرد جلێگەی بەناوی مۆدلی سەرۆکەوە بەناوی کاگنێچیرەوە تایبەت بێ بە هەولێر و سەباسی ئەوەت کرد وتت ناوەکان بەو شێوەیان لە ناوچەکانی دیکە بە شێوەیەکن هەروە هەر ناوچە ئەوەی خۆی هەیە ناوی خۆی هەیە ینی هەتاو کەستا کەسێک نەبووە هەر ناوچەی خۆی گۆڕانکاری پێ بکاتن هەر من گۆڕانکاریم پێکردوە هەر ئەوانن ئێوە ئاوها ناوتان لێناوە ئەگینا هەر هیچ جیاوازیەکی لەگەڵەوەکانی تر نییە نانە هیچ جیاوازی وای نیە بەڵام ئەوە کە ئەو ناوم لێنە ئەمیری جیاوازیەکی تەواوی هەیە لە ستایل لەگەڵ ئەوەکانی دیکە ئەی هی ناوچەکانی دیکەی کوردستان جیاوازی جلوبەرگی بۆ نمونە باکوور لەگەڵ ڕۆژهەڵات چییە لەگەڵ باشوورە شەرواڵیان فەرقە زیاتر شەرواڵیان فەرقە لای خوارەیان زۆر تەسکە لای ئێرانێک کە دامەنیان پێ دەڵێن بەدەنیان پێ دەڵێن زۆر بەرینترە لێرە خواست لەسەر لە ناو باشوور هەبووە مەسەلەن خواستی لەسەر ئەوە هەبێت جلوبەرگێکی باکووری بۆ بدوری بەڵام خەڵکی باشوور بێت یان بە پێچەوانەوە ناوەڵە هەتاوەکو ئێستا شتیوان هاتە لایم بەس لەوان زۆر کەسیم بینیوە دوریتیان لە لای خەیاتی تر بەس ئەوی هاتوتە لای من زیاتر دەڵێ دیزایانی نوێن بۆ بکە ئەو نمایشانێک ئێساوەکو ئێستاکەمێ لە مۆبەر بینیمان وێنەکانمان بینی ئەو جۆرە نمایشانە ساڵی چەند بار ئەنجامیەدەن چاوەڕێ ئەوواکەن کە لە وەرزی بەهار و سەیران و لە مانگی ئادار نزیک ببینەوە ئەو کاتە ئەو نمایشانەکەن یان نا بە بەردەوام لە بدرێژایی ساڵ بەخوای ئەوە سلێمانی فاشنی یەکەم جار و بەشداری بکەم من کە ئەو دیزاینانم بۆ هێنا ساڵی یەک جار دەکرێتن زیاتر بەڵام ئەگە بەردەوام بیت و زۆرتر بکرێتن خەڵکەکە هاان دەدرێت و تەژیع دەبیت لەسەر جلی کوردی چونکە تۆ لە سەرەتاوە باست کرد ویستمانە جلوبەرگی کوردی زۆر ببینە ناو گەنجان زیاتر لە بەری بکەن کاتە پێویست بەوە شکات کە زیاتر نمایش بکەن دەرەوڵە چەندی زیاتر نمایش بکرێشتا مۆدلێکمان هەیە زۆر جار خەڵکی ناوچەی گەرمیان و چەمچەماڵ و ئەوانە لە بەریەکەن دەتەنیا قەمیس لەبەرەکرێ لەگەڵ شەڕاڵکە ئێستا بینی ئەوە جارانە جلبەرێکی ئاسایی بووە بەڵام ئێستا وەکو دیزاینێکی جوان لەبەرەکرێت بۆ جوانی لە بۆنەوە ئاهەنگەکان تا چەندە گونجاوەوە ئەوەش گونجاوە زۆر شتێکی جوانە مهم کولتورەکە هەر بمێنێت کە کولتوری جلی کوردیش تەنها شەرواڵە دواتر کە بەرەو پێش چوە جلی کوردی لای سەرەوەی بۆ زیاد کراوە ئێلەگی بۆ زیاد کراوە بەڵام شەڵواڵەکە هەر بمێنێتن زۆر باشە بابینە سەرباسی پشتێن بەستنی پشتێنی قۆقۆ زۆر قورسەوە نیە قورس نییە ئەگەر لێرە ئەبوو ئێستا تاقیمانە کردەوە بزانم بۆچی منوانە بە ئەو مۆدلی قۆقۆیە وانیەت ناوی قۆقۆی پێوترێ گرێگرێشی پێ دەڵێن و چەند جۆر بەستنی پشتێنمان هەیە لە پیاوانە دوو جۆر پشتێنمان هەیە ببەستن هەم گرێگرێ و سادە هەیە سادە هەیە جە سادەکە زۆر ئاسانە هەر بەڵێ ئەوی بەس مشکلە چیە زوو دەبتەوە شل دەبتەوە شلە بێت ئەوەکەی تر نابێتەوە قفڵە داوەکو پاسۆردە نابێتەوە هەر خۆت بزانین پاسۆردەکەی چۆن چۆنیە باشە لەگەڵ جلوبەرگی کوردی جامانەش کراوە کڵاویشی لەگەڵ کراوە ئێستا ئەبینی جلوبەرگەکان سادە زیاتر بەسەرەوە ینی پیاوان وەکو ئێمەی ژنان کڵاو زەڕمان هەیە ئێوە کەمتر ئەوە بەکارەهێنن ئەوە لە چ کاتێکا زیاتر بەکارەهێنرێت زیاتر ئەوانە لە بۆنەوە ئاهەنگەکان بەکاردێتن زەمانانەیەک لەسەر دەکەی
جامانەکە ئەبێت ئێستا هیچ دیزاینێکە لەگەڵ ڕەنگی جلوبەرگەکە ڕێک بێ یان هەر جامانەی کوردی جارانە بیرت لەوە نەکردوتەوە کە دیزایانی بەو شێوەیە بکەیت یان خەمیەوەتە نەشێوێ نەشێوێ ئارەوەڵا کە چۆن دەستکاری بکەیت دەشێوێتن ئەو تۆزەک حساسە تۆزە جیاوازترێکەوە جا بۆ هەموو دەموچایە گونجاو چکە جاران نەیانزانی و هەر لە بەریان کرد بۆ ڕاستە هەر لە بنا ئێستاکە بۆ هەموو کەسێک دەتوانانی لەبەرکە چەند زۆر بەستن هەیە دەتوانانی لەبەر بکە و بابینە سەر ئەم کەتافیانەی سەرشان ئەمانە لە چ مۆدلێکا زیاتر ئەو کەتافیانەی سەرشاندا ئەنێن ئەمە لە مۆدل کاگنێچیری و سەرۆکی زیاتر دادەندرێتن لەگەڵ کراسی هەیە پێش قۆبچەیە هەر ئەو دادەندرێت ئەم دوو جۆرەی بۆ دادرێت هێمایەکی تایبەتی هەیە یاخود هەر بۆ جوانیە زیاتر پێ دەڵێن وەکو پێشمەرگە ئەها جلوبەرگی باشە باسی پێشمەرگەمان کرد بە لە یادیان نەکەین جلوبەرگی خاکی ئێمە زۆر جارزانی پێشمەرگەکانمان جلوبەرگی خاکی ئێستا بۆتە جلوبەرگێکی شێوازی عسکەریە بەڵام جاران هەر شەڕواڵ و ئەمەی سەرەوەی تر هەر ناوێکی هەیە نازانتر کامنەوە عیانە قەمیز بۆیان هەر کامێکی بووە ئەوە باو بووە چەندێک ئێستا ئەوە باوە خەڵک وەکو جلوبەرگێکی ئاسایی لەبەرکە کە پێشتر قەدەغە بووە لە هەر شوێنێک لەبەر بکرێت ئێستا خەڵک بە ئازادی لەبەرێت هەتاسی کەمێ ئەو جلوبەرگەم بۆ بکە ئەو ڕەنگەی خاچێکە کە پێشمەرگە لە بەریان دەکرد ئێستاکە شتێکی ئاساییە ینی ئەوی بێتن یەکەم جار جلی کوردی بکاتن یەکسەر چاوی دەستە سەر خاکی دەڵێ دەمەوێت خاچی بکەم بۆ ئەوی فێر بیتن کە جلی کوردی زیاتر بەدایمی لەبەر بکە بۆ چکە خاکی لەسەر هەموو ڕەنگی پیستێک دێتن هەموو شتێک کەسێک دەبێتن چۆن پێشمەرگە لە هەموو شوێنێکی کوردستان جێگەی ئەبێتەوە جلوبەرگی ئەوانیش بەڵێ هەر بۆ هەموو خەڵکی کوردستان پیاوانی گونجاوە جلوبەرگە خاکەکان یاخوا هەمیشە پێشمەرگەکانمان چەمەند درێژ بن و ئێمە هەمیشە سەربەرز بین پێیانەوە و لە هەموو دنیا بێگومان هەر سەربەرزیشین ببوونی هەر بەوان ئێمە ماین و سەرمان بەرزە زۆر سپاس بۆ تۆ کاگەمید کە ئەم بەیانیە لەگەڵمانە بووی دەستەکانت خۆش بە بە هیوای بەهارێکی پڕ لە خۆشی و شادی بۆ جەنابیشت زۆر سپاس دەکەم بەڵێ دەینە سەر بابەتێکی دیکە کە باسی کاری دەستیە دیسانەوە باسی خانمانەکەین کەمێ لە ناو چۆنەڵە وەزعی پیاوانە بۆ جلوبەرگی پیاوان بابینەوە سەر بابەتی خانمان بزانین گروپی کاری دەستی خانمان لە کەلار لە هەموو یاد و بۆنە و فستیڤاڵەکان چالاکی ئەنجام دەدەن و بەرهەمە دەستیەکانیان نمایش دەکەن هەروەها خواردن و شیرینی دروست دەکەن و لە فستیڤاڵەکاندا ساغیان دەکەنەوە ئەوەش بۆتە سەرچاوەی بژێوی ژیانی ئەو خانمانە جگەلەوەی کە دەستڕەنگینی خوان و هوەری خوانە نوێنن بژێوی ژیانشان لەو ڕێگەیەوە دەستە بەردەخەن و گروپەکە ماوەی 4 ساڵە دامەزراوە بەردەوام ژمارەی ئەندامەکانیشی لە زیاد بوونە با پێکەوە ئەو گروپە دەستڕەنگینە ببینین ئەمانە کاری دەستی گروپی کچانی دەستڕەنگینی کەلارە ئەم گروپە لە سەرجەمیاد و فستیڤاڵە جۆرا و جۆرەکانی گەرمیان بەشدار دەبن و کارە دەستیەکانیان نمایش دەکەن و دەیفرۆشن ئەمەش بووە تا سەرچاوەیەکی باش بۆیان تا لەم ڕێگایەوە بژێوی ژیانیان دابین بکەن ئێمە لە قەزای کەلار کۆمەڵێک ئافرەت کۆبوونەتەوە کە گروپێکمان پێکهێناوە بە ناوی گروپی کچانی دەستڕەنگینی کەلار ماوەی چەند ساڵێکە خەریکی ئەم جۆرانەی دیزاین و شێوەکاری و بەشی خواردنیشی لەم گروپەیە هەیە ئێمە لە ئەم کارە دەکەین بۆ ئەوەی هەم خولیایەکی مناڵی خۆمانە هەم ئەوەیە کە ئەتوانین بەهۆی ئەمەوە یارمەتی خێزانەکانمان دەین و هەنێکیش تەواوی پێداویستەکانی خۆی پێپڕ بکاتەوە ئەم گروپە جیا لە کاری دەستی خواردنی جۆرا و جۆر و شیرینی دروست دەکەن و دەیفرۆشن بەو میوانانەی لە بۆنە و فستیڤاڵەکاندا بەشدار دەبن هەر فستیڤاڵێ پێشەنگایەک لە ناوچێک بە تایبەتی گەرمیان بە ناوچێک تر بێ ئێمە بەشداریەکەین لە فستیڤاڵە لە پێشەنگایە و ئیشێک هەم خواردن و شیرینی دروستەکەین هەم ئیشەکەی خۆمان هەم ئیشەکە بۆ خۆمان ینی ئەو ناوچەی پێڕازینەوە و ئەو کەسی ئەو ناوچە حەزی لە کاتکە و ئێمە خواردنانەکەین هەم پێداویستێکشە بۆ ژیانی ڕۆژانەی خۆمانی پێ سەرچاوی ژیانی ڕۆژانەی خۆمان پێ دابینەکەین ئەمە بۆکو پیشی خۆوان هەموو کاتێکم کاراکەین بەڵام بەزۆری لە بەهارانە لە کاتی بۆنەکانە ئەمەین کارە دەستەکانی خۆمان عەرزەکەی و هەرێک و لە کۆڵوانە و مێخت بن و هەر شتێک و هەتا خواردنەکانیش ئەمەوەکو سەرتا و دەستپێکێکی خانمانە کە لە سەر ئاستی شارەکە ئەمە هەسان بە چالاکی و وەکو پیشێکی خۆشمان ئێمە بەردەوام ئەم کاراکەین و هەم خەڵکا و کارمانە هەم جێی دڵخۆشی خەڵکەکەشەکە خانمان دەستیان کردووە بە کاری دەستی و کاری دەستڕەنگینی و هەر شتێک کە خزمەت بە هەما بکات.
ئەم گروپە زیاتر لە 6 ساڵە لەلایەن کچان و ژنانی دەستڕنگینی گەرمیانەوە پێکهێنراوە و بەردەوامی ژمارەی ئەندامەکانیان ڕوو لە زیادبوون دەکات. بەم کارانەشیان توانیویانە هەم هەلی کار بۆ خۆیان دەست بخەن و هەمیش لەم ڕێگەیەوە بژێوی ژیان بۆ خۆیان دابین بکەن. هەرێم جاف، کوردستان 24 گەرمیان. بەڵێ هەموو ساڵێک ڕۆژی دەی ئادار بە ڕۆژی جلوبەرگی کوردی ناسراوە و لەو ڕۆژەشدا بەشێکی زۆری هاوڵاتیانی کوردستان وەکو ئێمە و ستافی بەرنامەکەمان کە ئێستا ناو کۆنتترۆڵن زۆربیان جلی کوردیان لەبەرە جلوی بەرگی کوردی دەپۆشن و بەرگدورێکی پیاوان دەڵێ گۆڕانکاریەکی وا لە جلوبەرگی پیاوان نەکراوە تەنیا جۆر و قماشەکان دەگۆڕێت وەک ئێستا لەگەڵ کاگامیریشە باسمان کرد و خانمە دیزاینەرێکی کوردیش بە تێکەڵکردنی چەند جۆرە دیزاینێکی کوردی و ئەوروپی چەند گۆڕانکاریەکی زۆر تایبەت و جوانی کردووە بەڵام لەو بڕوایەدا نییە کە جلوبەرگی کوردی تێک بدات دەهێڵێت ڕەسەنایەتی جلوبەرگی کوردی وەک خۆی بمێنێت بەڵام تێکەڵ بە دیزاینی دیکەی دەکات با پێکەوە بینەربی دیزاینی ئەمجارەی کەمێک جیاوازترە. جوان خانمە دیزاینەرێکی کوردەوە سەرەتای کارەکەی با کێشانی دیزاینەکەی لەسەر لاپەڕەیەک دەست پێ دەکا. ماوەی 9 ساڵە کاری دیزاینی جلوبەرگی کوردی بۆ خانمان دەکات. ئەمە نمونەیەکە لە کارەکانیتی. باسی ئەم جۆرەش دەکا کە تێکەڵکێشی کردووە لەگەڵ مۆدێلی فەڕەنسیەکان. چەندین پێشانگای لەناو کوردستان و لە وڵاتانی دەرەوە بۆ جلوبەرگی کوردی ڕێکخستووە. ئەگەرچی تا ڕادێک هەوڵی داوە جوانکاریش بخاتە ناوکارەکەی بەڵامەکو خۆی بۆمباز دەکا حەز ناکە جلوبەرگی کوردی تێک بدرێ. دیزاینەکان کە بڵێ شتی تر تێکەڵەکەم وڵاتانی تریا لە بیانی هەرچی بێ هەدەفی من زیاتر ئەوەیە کە وەکو پێم وتی جلی کوردی بە تەرکیز بکە جلی کوردی بەعام بەڵام زینەیەک دروستکەم لە وڵاتانی تر یا شوێنانی تر تێکەڵەکەم ئەوەیە کە زینەیەک دروستکەم بۆ جلی کوردی یعنی شتێکی ئاوا ڕۆنەقێکی تایبەت بەڵام بە هیچ شێوێک نەشەوێندرێت و هەستی شەکەم کە مەسەڵەن خانمان ئەم سەردەما حەزیان لە شتی تۆزە نوێکاری هەیە من زیاتر زۆر تەرکیزی شەکەمە سەر ڕەنگەکان و ڕەنەکانیش ڕەنگی سروشتی کوردستان زۆر بەلای من گرنگە لە جلەکانە بەکاریە هەنم ڕەنگە زەقەکان مەسەلەن ڕەنگی بەحاری ئەو سروشتە جوانەی کە هەمانە من لە جلەکانم بەدی ئەکرێتەوە. جلوبەرگی کوردی پیاوانی زۆر گۆڕاکاری بەسەر نەهات و مۆدلەکانی سنەی و مۆراتخانی و چەندین مۆدلی تر وەکو خۆی ماوەتەوە. بەرگدورێک دەڵێ داخوازی زۆرە لەسەر جلوبەرگی کوردی و گۆڕانکاریش زۆر کەم کراوە. ئەوەی زۆرتر بەرچاوە جۆری قماشەکانە کە گۆڕاوە. بۆ هەندێک جلوبەرگی کوردی تایبەتیش قماشەکەی لە ناوخۆی کوردستان هەیە. زۆر نەکراوە بەڵام قماشەکانیش زۆربەی لە دەرەوە لە بۆمان دێت لە سینە و لە ئێرانە و لە هێندە لە بۆمان دێتن مەسەلەن نەوعێتی قماشەکان هەند هەیتمان مەسەلەن لۆ بەهاریە و پاییزیە و ئەوانە ئێستا ئەکسێریەتیش داوای ئەومان لێ دەکا لە ژیان لۆ بکەین لەگەر شاڵی بێتن یان لەگەر قماشی بێتن مەسەلەن هەیە گۆڕانکاری ئەوەش کرایە مەسەلەن لەگەر قاتێکی مقەلەم ئێلەگەکی سادە لەگە لەبە دەکاتن ئەو گۆڕانکاری و شاڵەکانش لە زاخۆی لە بۆمان دێتن و لە ڕانی و منتقی مەرگ ئەولاش لە بۆمان دێتن. قماشە ڕەنگە و ڕەنگەکان بە تایبەتی جلوبەرگی کوردی خانمانی کورد هەموو کاتجگای تێڕامان و سەرنج بووە. زۆرجا بەشێک لە ڕەنگەکان هێمایە کە بۆ جوانەکانی کوردستان و زۆرجاریش مۆدل و نەخشەکان تایبەتن بە کورد. لەگەڵ هەموو گۆڕانکارێکیش کە لە جۆری مۆدل یا قماشەکان دەکرێت جوانێکی تایبەت بە جلوبەرگی کوردی دەدات و بینەر بەلای خۆی ڕاتەکێشێ. هێرە مولودی کوردستان 24 هەولێر. جا کام خانمە هەیە کە ئێستا ئەو راپۆرتەی نەبینی بێت و دڵی بۆ جلوبەرگی کوردی لێ نەدابێت بێگومان کە دەبینیت دیزاینێک بەم شێوە جوانە دەکرێت و ڕۆسەناتی جلوبەرگی کوردی تێدایە ئەوە حەز دەکەیت کە لە مانگی ئادارایت حەز دەکەیت کە جلوبەرگی کوردی بپۆشی هەرچەند نابێت ئێمە تایبەتی بکەین بەم مانگەوە بەتەنیا ئەمە جلوبەرگی نەتەوەی ئێمە دەبێت بەردەوام لە بەری بکەین لە هەموو بۆنەکان نەوەکانمان لەسەر ئەوە ڕابهێنین
و سەبارەت بۆ یەکێک گفتوگۆی زیاتر لەسەر جلوبەرگ و دیزاینە نوێەکانی جلوبەرگی کوردی بکەین هەر هەمان خانم کە لە ناو ڕاپۆرتەکە بینیتان میوانی ستۆدیۆی منیشە جوان بەدرخان یاخوا بەخێر هاتیت دیزاینەریت و بێگومان بە کۆمەڵێ دیزایانی جوانەوە ئەم بەیانی هاتیتە ناو ستۆدیۆ لە ڕۆژی جلوبەرگی کوردی کە ڕۆژی تایبەت بە پیشەکەی خۆشحاڵیەوە بژی زۆر سپاس دەکەین دێمە سەر جلوبەرگەکانت پێش هەموو شتێک کۆمەڵە جلوبەرگی جوانی کوردی لێرە هەیە وەکو پیاوان نین ئێمە وایە پیاوان تەنها چەند ڕەنگێکی تایبەت بەڵام ئێمە پڕ لە ڕنگ وەکو خودی بەهار بۆ ئەم ساڵ چ مۆدلێک زۆر بەناوبانگە یاخود زۆر باوە لە بەردەکرێت لەنا ئەو هەموو ڕنگ و شێوازە جوانی کە هەیە وەکو بەناوبانگ لە لای من هەموو ڕەنگەکانی وەکو لە ڕپۆرتیش باسم کرد سروشتی کوردستان من تەرکیزی لەسەرەکەم زۆر باشە اینجا ئیتر بۆ من ڕەنەکان گرنگن لە ئێستا دیزاین ئەگۆڕێت ئەنواعی شێواز ئەگۆڕێت بەڵام وەکو باس کراوە من پێی حەز ناکەم زۆر شێوان لە جلی کوردیا بکەم زۆر باشە کاتە ئێستا پێکەوە کۆمەڵە بینەری وێنە دەبین کە دیزایانی جلوبەرگی تۆیە کە لەسەر جلوبەرگی کوردی کردوتە لەگەڵ هەر وێنەیەەکە کەمێک با باس بکەین بۆ نمونە ئەوەیان بە قماشی جامانە کرابوو کەمێک خۆتمان بۆمان باسکەیت لە سەر جلوبەرگەکە باشە با کەمێ وێنەکان ببینین باشە جوانەکان کۆمەڵێک لاوێنەکانمان بینی کە هەمووی دیزایانی تۆ بوون و هەروەک باست کرد زۆربەی ڕەنگەکانت تێدا بەکارهێنابوو جا حەزەکەیم بزانین ئەم ساڵ باوی چ جۆرە جلوبەرگێکی کوردیە جگە لە ڕەنگەکان خۆی ئەم ساڵ مۆدلی کەوایە مۆدلی تەنیا ئێلەگە مۆدلی چەفتەیە چ مۆدلێک زیاتر باوە بە زۆری هین سەڵتە و لەگەڵ کەوا زۆر مۆدەیەتی تەرکی زۆرە کردە سەرکەوە و بە تایبەت سەڵتەش طبعا بعضی هەمانە ئافرەتمان هەیە کچی گەنجمان هەیە مەسەن ئافرەتمان هەیە حەزی لە هێلە گیشە کچەکان زیاتر حەزیان لەوەیە زۆر باشە بەڵام بەعام زیاتر سەڵتە و کەوا زۆر باشە جانەخان هەموو خانمێک حەز دەکات بەژن و باڵایەکی ڕێکی هەبێت و زۆر چۆنەڵی پانوپۆر دەرنەکەوێت چ جۆرە جلوبەرگێکی کوردی وا ئەکات کە بەژنێکی ڕێک لە خانمان دەرکەوێت کەوایە ئێلەگە یاخود سەڵتەیەکانیانە زیاتر بەڕای خۆم ئەگەر ئەکسسواراتی لەگەڵ بەکاربیاندرێت ئەکسسواراتی جلی کوردی طبعا کەوا زیاتر کەوا زیاتر ڕێک پۆشتر بەڵێ بەڵام شێوازی ستایلەکانی کەواش جیاوازە بۆ نمونە مەسەنە من ئەوەی من ئێستا ئەمڕۆ کردومەتە بەرەم باشە ئەگەر سێ دیقەت بیت دقیت بە خۆی هینی هەیە وەکو سەڵتەیە لێرە بەڵێ بە دوو بەش کراوە بە دوو بەش ئەنجە پانسیتیایە پانس عادەتەن جسم باریک بەڵێ کەمەر و ئەمانە زیاتر ڕێکتر دەرەخە لە خوارە و پانتر دەرێت ئەی قۆڵەکەی باسی قۆڵەکەین بۆ بکە وەکو فەقیانەیە و فەقیانەش نییە بەڵێ وەکو فەقیانی بە سەقیانە نێمەسە شێوازی سوڵتانی دروست کراوە ئێستا ئەمە پێڵەن بۆ نمونە سوڵتانسە چۆن جلوبەرگەکانی پیاوان ناوی بەڵێ ئەمە شێوازەکەی تۆزە سوڵتانی تێکەڵکێشە لەگەڵ ئسکەندەریەکان سوڵتانیەکانها ئەو زەمانە زۆر هەوڵی ئەوە داوە کە جلوبەرگی کوردی لەگەڵ دیزایانی ئەوروپی تێکەڵکەی بۆ نمونەمانێکە لە بەردەستمانن چ کامیانن لەو بابەتانن کە تێکەڵاوت کردوون یاخود نا باباسی ئەمانە بکەین بەشێکی
ئەمە مەسەلەن ئەمە بەشێکی تۆزە ئسکەندەری سڵتانی و بەشێکیشی ڕۆکۆکۆ ئەتوانم پیشانی بەمەگەر حەزەکەن ئەمە ڕۆکۆکۆی ئیتاڵیا زمانی ئیتاڵیەکانی کۆن مەسا ئەم شێوازەی ئێرەی جا قوماشەکەشی هەر وەکو قوماشی ئیتاڵیەکان بەڵێ ڕۆکۆکۆی پێوترە ڕۆکۆکۆ ئیتر ئەمەش هینە ئەمەش تقریبان لە ئەو شێوازەی تایە و تۆز ڕووی بکەیتەوە ئەم لاوە دەیدەی زیاتر ئەوەتە ئەوە پێشەوەیەتی زۆر باشە ئەمەش کڵاوی لەگەڵە تەبعاان ئەم ڕۆکۆکۆیە بڵێ داواکاری لەسەر هەیە یاخود تەنیا بۆ نمایشکردن لە بەرکراوە من داواکاری زۆر بە تایبەت ئەم قاتە ئەم شێوازە زۆر داوای لەسەر هەبووە من ئەکییت بۆ نمایش بەکاری هێنی بەڵام زۆر داواشی لەسەر بۆ کڵاوەکە لە پشتەوە شتێکی پێوەیە وەکو قەبارمەتی بەشانی بم با ببینی کڵاوەکە بەم شێوازێ با ئەگەر مەجال هەبێت هەر لە سەرکردنیشی بە شێوازێک با من بیکەمە سەر بزانم جوان دەرئەچێت هەرچەند لەگەڵ ڕەنگی جلەکەی منە ناگونجێت تووشیشکاوە ئەوە بچێتە ژێر چەناگەوە خۆی ئەتوانی بەڵێگەر بەم شێوازە ئەما چێتە پشتەوە وایە ئەچێتە دواوە بەڵام هەشە ئەیهێنێتە پێشەوە لەسەر کراسەکەی دێتە پێشەوە جا ئەمە ئەبێت ئەم شێوازە کڵاوە ئەبێ لەگەڵ ڕەنگی جلەکە تا بگونجێت یان پێویستناک ئەکرێت دانەی ڕەشت هەبێ بۆ مەجموعەیەک لە بەڵێ ئەکرێت بەڵێ ئەکرێت یعنی توانانی ڕەنگە سەرێکەکەم هەڵبژێری بۆ چەند ستایلی تر بەکاری بێنی بەڵام ئەمە یەک جۆرە لە ئەوە هەر لە ئێستاوە لە کۆنتترۆل بە دڵیان بوون ئەم دیزینە زۆر جوانە زۆر سپاسیانەکەم دەستیان خۆش بێ بەڕاستی دەستەکانت خۆش بێ زۆر شتێکی جوانە ئەمە وەک باسمان کرد دەکرێت یەک ڕەنگی چۆناڵێت تایبەتە سەرەکی هەبێت بۆ جلوب کۆمەڵە جلوبەرگی ئەمە لەگەڵ لە گوشتی شاکرێت یاخود ناکرێت ئەبێ هەر لەگەڵ کەوایە بنانە مەرجنێت توانی لەگەڵ سەڵتە هێلک بەڵام طبعاً من شێوازەکانیشم جیاوازە مەسەلاً ستایلەکەم دروست کردو هەمووی پەڕی تاوسە کڵاوکە بە خواری کردومە هەمووی ئەمە تاوسە ئێستا چۆن باوی بێری و توربان هەیە ینی لەگەڵ جلوبەرگی کوردیشە واتە ئەو شێوازە کڵاو و هەر پێشتر کڵاوزەر هەبووە بەڵام ئێستا گۆڕانکاریت لە دیزاین بەڵێ تۆز ستایلەکەی لەسەر ستایلی جلەکە کردومە گۆڕاوە ئەی ئەمەیان بە شێوەیەەکە ئێستا ئەمەش شانەیە ئەمە عرضێکمان هەبوو لە هەولێر کوردستان فاشنێک بۆ یەکەم جار 2 ساڵ پێش ئێستا من هینی من بڵێ بەشی من کە هەڵم بژارد ئاژەڵ بوو ئۆکەی واتە لە سروشتەوە دیزینەکان سروشتم وەرگرتەوە بەڵێ اینجا ئەم ئاژەڵ بوو یەک لە 4 ئاژەڵم هەڵبژارد پڵین تاوس زێبرا ئەمە زێبراکەیە اینجا ئەوانەی تر دیزینەکانی تر بە چونکە زۆر گەورە بوون نەمەتوانی بهێنم ئەم زێبرای ئەکرێ بڵین تا ڕادەیەک نوێیە چونکە ئێمە جلوبەرگی پڵنگیمان لەبەر کردووە لە ناو جلوبەرگی کوردیا بەڵام تاوسیش بەس بە نەخشەکەی هەمان تۆ پەڕەکەی بەکارەهێنی بە تەواوەتی یان دروستکراوە چاپکراوە لەسەر ڕێک پەڕی بەڵێ هەر لە کەواکە لێرە بۆ خوارەوە 2 مەتر درێژە هەر هەمووی تاوس 300 دانە تاوسی پێوەیە پەڕی تاوس چونکە ئامادە نەبوو نەمتوانی بێنم زۆریش گەورە بوو ئەمە بابم شێوازە پیشانە بە باشە بام بیگرم چەند قۆڵەکەی جوانە فەقیانەکەی زۆر گەورەترە لە شێوازی عینەکەی پیشان بەم ینی ئافو زێبراکە و کە ئاژەڵە باشە ئەمە زۆر جوانن جلەکان ئێمە خانمان دایما ئەو کێشەیەمان هەیە جلوبەرگی کوردی ئەکسسوار یاخود قێم و مروشتی پێوەیە کێشەمان شۆردنێتی ئێوە دیزاینەرن بێگومان ئەو جلانە لەبەر ئەکرێت تاکە بێگومان ئاپێمان بڵێ چارەسەرەکە چییە؟ طبعاً ئەمە ناتوانانی بە نۆرمال بیشۆیت ئەمە هەمیشە بڵێک و بخاریەکەین هینەکەین ئەنی بە شێوازی تایبەتی ئاسان نییە زۆر بەڵامە بە زۆریان ئەگاداری زۆر باشە شتێک هەیە لێرە لای منەوە بێ حەد جوانە بێ ئەندازە جوانە ئەمە تۆزێک لەوەی خۆت ئەچێوانە تۆزە لەسەرەوە سەڵتەیە و لە خواریشەوە وەکو کەواسی ئەمە تۆزە ئەویش سڵتانی لە ئەمیش ئێستا هەرچەند سەیرەکەم دیزینەکان زۆربەی
کیبارن وانە هەیبەتێکی پێوە دیارە سڵتانین زیاتر ئەتەوێ تەرکیزت کردوتە سەر شتە تۆزە شتی ڕاقی کە دەگمەنە حەزم لەوانەیە جە لە سڵتانیەکانە بەدیەکەم لە ئەو ستایلەکان کەوتم ئیتاڵی و فەڕەنسی و شتەکان هی زمانی ڕۆکۆکۆت بەدی ئەەکەم تۆزێکی شەرق و ئەوسەت لە بەعزی دیزینەکان هەیە بەڵام لەمەیان نیە تەبان جلوبەرگی چ شوێنێک لە ئەوانی جلوبەرگی کوردیەوە نزیکە شەرق ئەوسەت بە تایبەتی مەغریبی من مەغریبیش بەکارێنم لەگەڵ دیزینە ینی تۆزێ لە ئایدەکان بەکارێنمەوە باڵێ زۆر تەواو ئەمە باترفلای با پیشانە بەم مینەکەی بەدرفلای وزام لێرە جا خانمانەگەر خوارەوەیان ببینە کە نایبینن زۆر جوانە چونکە ئەمە لە دواوە وەکو تارای بووک یان کراسی بووک زۆر درێژە ئەمە بەم شێوازە بڵێ بە شێوازی حوتی بڕاوە بەڵێ چکە زۆر عینێکی جوانی هەیە من لێرەوە دیارە لێمەوە بەڵام بەداخەوە دەی ئەو لەولاوە دیار نییە بە دانێکی تریشمان هەیە لێرە زۆر کێشت لەگە قۆڵەکەیە هەبوو هەرە دوت قۆڵەکەی ئەمە لە جلوبەرگی بووکی جارانە چێت سپی جاران جلوبەرگی سپی بۆ بووک هەر ئێستا شار جلوبەرگی سپی بۆ بووک بەڵام ئێستا بۆ خەنەبەندان سوور لە بەرەکەن و ئەمەیان ئەتوانین بڵێن هی بووکە بڵێ خۆی لە ڕاستی ئازیەکەی هی بووک بۆ بووکراوە ئەمەش قرس نەبوو کە کاتێ ئەو کاتە خەریکی بنەوە تا زۆر ئاسان بوو ئێستا ئەوە تا دیار کەوت بەس ئەو کاتە پەلەمان بوو زۆر زۆر نییە ئەمە شێوازی ستایلەکەی کە لە دواوە زۆر تایبەت دروستکە دووبارە ئیتاڵیم تێکەڵ کردو لە دواوە لەمەیان ئەمە تۆزە مەغریبی ئیتاڵی بەیەکۆ تێکەڵم کردو جان خان هەرچەند دەبینم دیزینەکانی تۆ بە شێوەیەکن کە ئەوەی کە لە ژێرەوە لە بەرەکرێت یەکسرە تا خوارەوەیە ڕەنگەکەی ماتە بە شێوەیە کە لە ژێرە پێویست نکات ئاوڵ کراس و کراسەکە ژێر کراسەکە وەکو یەکتری بێ بەڵێ دووسێ بیرۆکە هەیە کە ئەمەم هەڵبژاردو یەک لە بەری بێ ئەوانەی تریش بۆ شێوە چونکە یەک ئاسانە ینی پێویست نەکە سوکەڵە بێت ینی ئاسان بێ خۆی چونکە خود دیزینەکە قورسە بڵێ اینجا پێویست نەکە شتی تر بەکار بهێنرە و لە هەمان کاتیش خۆی زینەی خۆی لەگەڵایە زینەی خۆشی لەگەڵ ینی تەرکیز زۆر ناکەمە سەر زیاتر ئەمە و لەگەڵ لە ڕەنگی هینەکەیانی لە ڕەنگی بەیەکۆ تەنسیقی بەیەکەوە ڕێک ئەمەش قۆڵەکەی بە پیشانی بینەوە بزانام لە پیشانیەوە ئاخر ئەوە زۆر جوان بوو ئەمەش باترفلای کەکەتە بەپولە لای خۆمان بەستەبعان لێرە بەسەر بەڕاستی شتێکە زۆر تایبەت و جیاوازن جامانە بۆ سەفرە و سەیران باوەڕ ناکەم زیاتر ئەمە بۆ بەرنامەی تایبەت من لە تیڤەکان لە VIP گەر بەرنامە ئاهەنگێکی VIP هەبێ ئەمەش دیزینەکەیەتی لە دواوە گەرقەتە زیادە پانسیتیایە تارای بووک کراسی بووک لە دواوە نەخش و یعنی سادە نییە لە دواوە مامۆجلێکی کوردی دەستەکانە خۆش بێت جوانەخان بەڕاستی دیزینەکان یەک لە یەک جوانترن بۆ هیوای کە هەر بە هەمان شێوە جلوبەرگی کوردی ڕەسەنایەتی خۆی بمێنێت بەڵام تێکەڵ بکرێت بە جلوبەرگی نەتەوەکانی دیکە بۆی کە بناسرێت زیاتر و زیاتر جلوبەرگی کوردی بێت تەرکیزکەینە سەر دیزینی خۆمان زۆر سپاس دەکەین جوان بەدرخان دیزینەرم بەیانێ لەگەڵمان بود بە کۆمەڵە دیزینی جوانەوە بۆ هیوای کە ئەو خانمانی کە دەستی دوورینی جلوبەرگی کوردیان هەیە ئەوە ئیدەیەکیان لە تۆ وەرگرت بێت بیرۆکێکیان لە تۆ وەرگرت بێت دەستەکان خۆش بێت زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆ پێکەوە ئێستاش بینەری ڕەوشی کەشوهەوای کوردستانی گەورە دەبین بزانین ڕەوشی کەشوهەوامان ئەمڕۆ بە شێوەیەکان لە ڕۆژەکانی نزیکی بەهار.
کللتوری ئێمەی کورد پڕە لە هوەری جوان وا کللتوری ئێمەی کورد پڕە لە تایبەتمەندی جوان لە هەر شوێنێکی دنیابین هەمیشە دەڵێن تایبەتین بە کولتورە جوانەکەمانەوە چ لە ڕووی جلوبەرگەوە بێت چ لە ڕووی ڕابردوو مێژوومانەوە بێت لە ڕووی هەموو شتێکەوە لە ڕووی هونەرمەندانیشەوە و باسی هوەریش و ئەو شتانی کە پەیوەندی بە هوەرەوە هەیە هوەرمەندی میوزیسیان حامید ژەنیار بە ئاماجی خزمەتکردن بە هوەری ڕەسەنی کوردی لەگەڵ کەمانەکەی دەستی شار بە شارەگەڕێت و هاوڵاتیان بە میوزیکی هوەرمەندانی کورد ئاشنا دەکات با ئێمەش لێرە گوێبیستی بین. بەڕاستی لە سەرەتاوە ئەمە فکرەی سەنتەرە ڕۆشنبیری و تیپە هونەرەکانی سلێمانی بوو کە من سەرەتا لە سەرای سلێمانی ئەم کارم کردووە کاری موزیکی سەرشەقام بە خۆشحاڵیەوە دەنگدانەوەیەکی زۆری هەبوو لە ناو هەموو هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان. تایبەتوانەیە بۆ خەڵکی کوردستانی باشوور هەروە دەستخۆشی دەکەین لە سافی کەناڵی کەی 24 ئەمڕۆی لە دەربەندی خانین بە بۆنەی میوزیکی سەر شەقام لەگەڵ سافەکەی مامۆستا حامیدی ژەنیار ئێمە هیوادارین هەروە بەردەوام بین لەسەر ئیش و چالاکیانمان لەناو هەموو کوردستان و ملەتی کوردە موسیقی و گۆرانی ڕەسەنی کورد کەلتور و فەرهەنگی کورد بناسیرین بە هەموو خەڵک و خۆم حەزم کرد کە سەردانی شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان بکەم چونکە بەڕاستی هاونیشتیمانیەکی زۆر پێشوازی لە هوەری موزیکی سەرشەقام کرد و وەک ئێستا کە ئەمڕۆ بەڕێستان لە دەربەندی خان بینیتان کە تەواوی خەڵکە خۆشەویستەکە حەزیان بۆ هوەرەکە هەبوو و من جێی خۆشحاڵیە کە چەند گۆرانی بێژێکی ئێرەش بەشداری کرد بەڕاستی و هوەرمەندێکیش بە تایبەت لە کرماشانەوە هاتبوو لەبەر خاتری ئەوەی کە بەشداری لە هوەری موزیکی سەرشەقام بکات.
بەڵێ ئەم بابەتی کۆتایی کە بینیمان جگەلەوەی کە کاک حامید دەتوانێت ئاوها بەو شکڵە خەڵک خۆشحاڵ بکات ئەوەش لە یاد نەکەین لە هەر شاری و شارشکەیەک و کوردستان دەتوانێت ئەو کەسانی کە ئاواتیەوەیان لە دڵدا بووە ڕۆژێک بە زمانی کوردی و گۆرانی کوردی بچڕن ئەوە دەرفەتیان بۆ دروستە بێت لەگەڵ کاک حامید دەستەکانی کاروان یارەی هاوکارمان خۆش بێت کە لە هەر شوێنێکی کوردستان پارچەیەکی جوان شتێکی جوان ببینێت ئەوە بێگومان لە لای خۆی کارێکی جوانی لەسەر دەکات و بۆ ئێمەی دەنێرێت وە زۆر سپاسی ئێوە ئەکەین کە ئەمڕۆ لەگەڵ مابوون لە سەرەتای پرۆگرام و تاوەکو ئێستا کە کۆتایی پرۆگرام و منە مێوە ماڵاوایتان لێ بکەم وە سبەینێ بێمۆلاتان هیوادارم کە هەمیشە تەندروست و سەلامت بن و هەمیشە لە خۆشی و لە دڵشادیدا بن بەخوای گەورەتان ئەسپێرم و تا سبەینێ خواتان لەگەڵ و ماڵ ئاوە